تەنها لە ساڵی ڕابردوودا 5,085 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بووە. لە نێو توشبانیشدا ئافرەتان زۆرترن لە پیاوان. وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمیش ئاشکرای دەکات ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان کەمترە لە ستانداردی جیهانی و ئامۆژگاری هاوڵاتیانیش دەکات کە دوور بکەونەوە لە جگەرە کێشان و مادە کحولیەکان و هەروەها گرنگی زیاتر بە وەرزشکردن و کێشی لەشیان بدەن. ئاماری توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان بۆ 2016 5,085 حاڵەت بووە کە ئەوەش دەکات بۆ هەر 100,000 کەس لە دانیشتوانی هەرێمی کوردستان 97 کەس لە 2016 تووشی نەخۆشی شێرپەنجە بوونا کە ئەوەش ئەگەر بەراوردی بکەین بە ئاماری وڵاتانی دەوروبەرمان ئاماری ستاندەردی جیهانیەکە زۆر کەمترە. ژینگەیەکێکە لە فاکتەرەکان هۆکار زۆرە بەڵام هۆکاری سەرەکی شێوازی ژیانی ناتەندروستە لە کەم خواردنی سەوزە و میوە لە وەرزش نەکردن لە جگەرە کێشان لە خواردنەوەی مادە کحولیەکان وەروها قەڵەوی ئەوانە هۆکارە سەرەکیەکانن. هۆکاری ترێ پەیوەندی بە جیناتەوە یاخود ئەوەی کە لەدایک و باوانە دەگوازێتەوە. هاوکات لە شاری هەولێر لە ساڵی ڕابردوودا 2027 حاڵەتی توش بوو بە نەخۆشی شێرپەنجە تۆمار کراوە بە جۆرێک لە هەر 100,000 کەس 135 کەس تووشی ئەو نەخۆشیە بووە. بە هەردوو نەخۆشخانەکەوە تا ئێستا 20,350 نەخۆشمان چارەسەر کردو و لەلامان هەیە تۆمارکراون و کە ئێمە پێیان ئەڵێن دۆسییان بۆ کراوەتەوە و فایلیان هەیە. لە ساڵی 2016دا بە هەردوو نەخۆشخانەکەەوە 100,000 سەردانی نەخۆشی شێرپەنجەمان هەبووە بۆ ساڵی 2016. لە 2016 1935 نەخۆشی نوێی توشبووی شێرپەنجە وەرگیراوە بە هەردوو نەخۆشخانە. بەشێک لە توشبوانی نەخۆشی شێرپەنجە ماوەی چەند ساڵێکە لە نەخۆشخانەکانی هەرێم چارەسەر وەردەگرن بەڵام وەکو پێویست سوودیان لێوەرنەگرتووە. بۆیە لە ئێستادا داوا دەکەن حکوومەتی هەرێم بیان نێرێتە دەرەوەی وڵات بۆ وەرگرتنی چارەسەر. چەند ساڵە ئەو نەخۆشیمە ئێمەیانە ناردوتە دەرەوە چەند جار علاجمان بە پارەی خۆمان کردووە یە پەنجەیەکی نەبڕاتەوە هیچ نییە مەعاشیە ئێمە ئەوەندە علاج بە پارەی خۆمان ئەکرێ مەعاشێکمانی هیچ نییە پێویستە حکوومەتمان نێرێ بۆ وێندەر علاجمان هەیە لە دەرەوەی وڵات ئێمە. چواری شوباتی هەموو ساڵێک کە بە ڕۆژی جیهانی شێرپەنجە ناسراوە لە سەرتاسەری جیهان چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە نەخۆشیەکە و پزیشکانیش ڕێنمایی هاوڵاتیان دەکەن بۆ خۆپاراستن لە نەخۆشی شێرپەنجە دوور بکەونەوە لە جگەرە کێشان و خواردنەوەی مادە کحولیەکان و گرنگی زیاتر بدەن بە وەرزشکردن و خواردنی تەندروست و زیادکردنی سەوزە و میوە لە ژەمەکاندا و ڕاگررتنی کێشی تەندروست. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر. لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە لە شاری سلێمانی چەندین چالاکی بەڕێوەچوون لە نەخۆشخانی هیواشڕێکخراوێکی ژینگەی و چەند خوێندکارێکی زانکۆ گوڵ بەسەر نەخۆشەخانی ئەو نەخۆشخانەیەدا دابەش دەکەن. ئەندامانی ئەم ڕێکخراوە دەڵێن با لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە